ثانية فشكان تختو كاكا كنا في شكان تختو بس براقات على الرومانة كان بالرومانة محور مخمور بوی یک جوان محوران کو چند روزه چکدارن داعش ایرشک برفره ج چند آلیان و کریه لسروی فرمانده این پیشمرگه ده بیجن پیشمرگه کاری همو ایرشان تک بشکینه و دربین پرگران لوان بده و نیزو که 50 چکدار داعش هاتنه کشتن و 16 ترمیوان کتیه دست پیشمرگه هر دوی شریدا 3 پیشمرگه شهید بون و 6 دنجی بریندار بون دەتوانین بڵێن سەرتاسەری بوو لە محوەری مەخمور حساب کە هەر لە گوندی جارەڵات تاکو دەچێگراوێ بە لە سعشەشی بەرەبیانی لە سەرتاسەری محوەرەکە شار بوو هێرشێکی زۆر گەورە بوو بەڵام سپاس بۆ خوا و سپاس بۆ هێزی پێشمەرگە کە زوولیان هاتنە دەست و ئاگادار طبعا معلوماتشمان هەبوو لە ئینزار دەبووین هێزن پێشمەرگە لە محوەرە مەخمور دەبێژن سەرێ سبەهێ ئەف دەر هەموو مژ و مۆران بوو و ji ber wê çekdarên Daişê derfet baş zanîne û ji 5 alyan we li gundên Raşidiye, Mehmûdiye û Xerbaniye êriş kirine ser çeperên pêşmerge dawî alî jî gundê Riwale bû. بەرەبەیانی ئەمڕۆ کاتژمێر 6 کەم چارێک تیرۆستانی داعش هێرشێکی بەرفراوانیان کە تەبعین دەتوانم برێم ینی هێرشەکەیان تەواوی سنووری فەرماندەییمان بوو لە هیچ ڕەبیەک نەما تەقەی لێ نەگرێتن بەڵام ئەوەی جێگای خۆشحاڵی و خۆشبەختانە سەرکەوتنێکی باشمان بەسەریاندا تۆمار کردو. فەرماندەیەن پێشمەرگە ئاماژە بە وێ dikin داعش hêzeke taze înandiye navçeyê ewan jî çend roja haydarê wê hêzê ne ku li Samerra û Romadî hatiye û hejmara wan 200 çekdar e. Her wereng di nav kuştiyên Daişê da çekdarek bi reges çînî jî heye. داعش پێوا بۆ ئەو قوتە دێنێ ئەو جارە بەو هێزە دەتوانیت ئەو سنگەرانەی لە دەستی منە بخاتە دەست خۆیان ئەن کۆتڕۆلیانکە بەڵام ینی پەلامارێکی بەرفراوان هێرشێکی بەرفراوان بەڵام نەیتوانی لە تاکە سەنگەرێکی بچووکی سەرکەوتوو بی دیتمان لە حەفری پەڕینەوە وەختەکە مەلیان هاتنە دەست پێشمەرگە قارەمانەکان هەر هەمویان بەڕاستی ئەرکێکی زۆر پیرۆزیان کرد و دوسێت داعشمان لێرە تۆپاندن ئەوەندە کەش ڕەوان کرد گەڕانەوە بوو. ئەوە چەند ڕۆژە چەکدارên Daeş êrişeke berfireh kirine ser çeperên pêşmerge li mihwerên cuda-cuda. Roja çarşembî jî êriş kirine ser mihwerên Naweran, Başîk, Til Eswed, Xazer, Çiyayê Zertek û Başûrê Kerkûkê.